کوڕ و کەسە نزیکەکانی بەرپرسان ئارامی و ناوبانگی هەرێم دەشێوێنن. هەولێر و سلێمانی لە پایتەختی سیاسی و ڕۆشنبیریەوە خەریکە دەبنە پایتەختی مافیا و لە یاسا دەرچووان. لەم دوو پایتەختەدا کوڕانی بەرپرسە باڵەکان بە پاسەوان و چەک و سامانی لە بن نەهاتووی باوکیانەوە خەریکە ئارامی شار دەخەنە مەترسیەوە بە جۆرێک ترس و لە ڕاوکیان خستوەتە دڵی هاوڵاتیانەوە. سامان و پارەپولێکی بێشمار، هێزێکی چەکداری ڕاهێنراوی پڕچەکراو، ئۆتۆمبیلی بێژمارەی گران بەهای گول لە نەبەڕ، پاسەوانی ڕایەڵ وای لە بەشێک لە کوڕ و کەسە نزیکەکانی بەرپرسانی پارتی وێکێتی کردووە بە ئارەزووی خۆیان یاری بە ئارامی شارەوە بکەن. گوێنەدان بە ترافیک لایت و ڕێنمایەکانی هاتوچۆ، فولایت لێدان و هەرەسانکردنی شۆفێران لەسەر شەقامەکان، ئەمانە و چەندین کار و سیفەتی دیکە بوونەتە سیمای هەرە سەرەکی بەرپرسان و کوڕ و کەسە نزیکەکانیان. کاتێک ئەوان لە ماڵەکانیان دەچنە دەر دەبێت شەقام و ڕێگەکانیان بۆ چۆڵ بکرێت، نابێت لە پێشیانەوە بوەستی، نابێت لە بازگە و ترافیک لایتەکان ڕابگیرێن، نابێت لە ڕیستۆرانت و شوێنە گشتیەکان نزیکیان بیتەوە. لە بۆنە و مەراسیمە تایبەتەکان دەبێت لە ڕیزی پێشەوە بن، لە قوتابخانە و زانکۆکان دەبێت ئەوان یەکەم بن و هەموو شتێک بن. هەر کەسێک پێچەوانەی خواستی ئەوان بجوڵێتەوە، هەڵدەکوتنە سەری و وەک خۆیان دەڵێن حەسیر مەیدانی دەکەن. لە چەند ڕۆژی ڕابردوودا و بینەری ڕووداوێکی هەڵکوتانە سەرەفسەرێکی پێشمەرگە بووین لەلایەن کوڕی بەرپرسێکی شاری سلێمانیەوە. ئەمە نوێترین کردەوەی کوڕانی بەرپرسانە تا ئامادەکردنی ئەم راپۆرتە و کەس نازانێت دوای ئەم راپۆرتەش چی ڕوودەدات. هەرچەندە لە ئێستادا هەردوو لایانی ڕووداوەکە دەستگیر کراون، بەڵام لە پشتی پەردەوە بە ڕێکەوتنێکی کۆمەڵایەتی خەریکە ڕووداوەکە کپ دەکەن و هەرەم جۆرە ڕێکەوتنانەشە بوونەتە فریاد ڕەسی بەرپرسان و کوڕ و کەسە نزیکەکانیان و وەک بەرزەکی بانان بۆی دەردەچن. بافڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەو ڕووداوەوتی دەمانەوێت سلێمانی پاک بکەینەوە و کوڕی بەرپرس بێت یان هەر کەسێک لێی قبوڵ ناکرێت و هەمان شتی بەرامبەر دەکرێت، بەڵام پرسیار ئەوەیە ئاخۆ دەتواندرێت ئەم کارە بکرێت؟ ئێمە وعدێکمان داوە بەم شارە پاکەینەوە، ئەم شارە جوانکەینەوە. هەردووکیان ئەلێران ئێستا هەردووکیانە گیرێن، هەردووکیانە درێنە دەست محکەمە. لەم زۆنەی ئێمە شتیوا ئیتر قابلی قبوڵ نیە. ئەم جۆرە ڕووداوانە ساڵانە دووبارە دەبنەوە و تا ئێستاش نە حکوومەت و هێزە ئەمنیەکان نە بەرپرسە سیاسیەکانیش نەیانتوانیوە کۆنتڕۆڵی کوڕ و پاسەوان و کەسوکارەکانیان بکەن کە بە ناوی ئەوانەوە و بە چەک و ئۆتۆمبیلی ئەوانەوە جۆرەها تاوان و دەستدرێژی و هەڕەشە بۆ سەر کەسانی تر ئەنجامەدەن. هەر لەسەر هەڕەشەکردن لە پزیشک و ناچارکردنی بەجێهێشتنی وڵات و هەراسانکردنی دادوەر و هەڵکوتانە سەر چێشتخانە و کافتریا و شوێنە گشتیەکان بگرێت تا دەگاتە بەکارهێنانی چەک بەرامبەر خەڵکی مەدەنی و سووتاندنی پوش و پاوانی گوندەکان. کوڕ و پاسەوان و هێزی کەسە دەستڕۆیشتۆکان هەر بە ئازاردان و پەلاماردان و تەقەکردن لە خەڵکی مەدەنی و بێدەسەڵاتەوە نەوەستاون. ئەوە تا بە ڕۆژی ڕووناک و بە بەرچاوی هەموو دنیاوە. ئەمڕۆ هێزێکی کەسی پەلاماری هێزێکی ئاسایشیاندا لە یەکێک لە بازگەکانی سلێمانیدا و کەسێکیان کوشت و چەندینی تر بریندار کران کە ئەمە دەیسەلمێنێت ئەوان سەرڕای پەلامار و هێرش و کوشتنی خەڵکی مەدەنی پەلاماری هێزە ئەمنیەکانی وڵاتیش بە مافی خۆیان دەزانن. لەلایەکی تریشەوە دەستدرێژی و هەراسانکردنی کچان و ژنان و تا دەگاتە کچانی منداڵ و دەستدرێژی کردنە سەریان لەلایەن پاسەوانی بەرپرسانەوە و دواتر ناچارکردنی کەسوکارەکەی بە بەجێهێشتنی شارێک و چوونی بۆ شارێکی تر بە هیوای ئەوەی وێڕای دەستدرێژەکە گیانی ماڵ و منداڵی پارێزراو بێت. بەشێک بۆ لەو دیمەنانەی لەلایەن کەسانی نزیک لە بەرپرسان و بە پشتیوانی ئەوانەوە بینەری بووین. لەگەڵ هەموو ئەمانەشدا حاڵەتەکانی هێرشکردنە سەر ڕۆژنامەنووسان و دەستگاکانی ڕاگەیاندن
بارەگە حیزبیەکان و چالاکوانان لەلایەن بەرپرسانی سەربازی و حیزبیەوە لە هەرێمی کوردستان بەگشتی زیادی کردووە و بەردەوام ڕوودەدەن. ئەمانەش بەشێکن لەو هەڵمەتی هێرش و پەلاماردانانەی کە لەلایەن پارتە دەسەڵاتدارەکان و بەرپرس و کەسە نزیکەکانیانەوە ئەنجامەدرێت. ئەمانە لەسەر و یاسایەکەون، نەکەس دەتوانێت پێیان بڵێت پشتی چاوتان برۆیە، نەکەس دەتوانێت سکاڵیان لەسەر تۆمار بکات و نەکەسیش دەتوانێت داوای قەرەبیان لێ بکات و کەسیش ناتوانێت تۆڵیان لێ بکاتەوە. سڕی ئەم پێنەوێرانش دەسەڵاتی ڕەهای باوانیانە کە ناسنامەی شۆڕەجێڕیان لە گیرفاندایە و بەو ناسنامەیە ڕەوایەتی بە هەموو جۆرە پەلاماردان و هەڵقانە سەر هەموو کەس و شوێنێکیشیان بۆ ڕەخساوە. ئەم دۆخەی لە سایی کوڕانی بەرپرساندا ڕوەدات پێچەوانەی ئەو بانگەشانەیە کە دەسەڵاتدارانی هەرێم لە دنیای دەرەوە دەیکەن و شانازی بە ئارامی و ئاسایشی کوردستانەوە دەکەن. بەڵام لە ناوخۆدا هەر کوڕی ئەو بەرپرسانە و پاسەوان و نزیکەکانی ئەوانن کە ئارامیان لە شار تۆراندووە و خەڵکانی دیکەش چاویان لێ دەکەن. بەشێک لە شارەزانی بواری ئەمنی و ئاسایش ئەم جۆرە ڕەفتارانە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە تیایدا دەسەڵاتداران و کەسە نزیکەکانیان ئەنجامێدەن وەک جۆرە تیرۆرێکی مۆدێرن پێناسە دەکەن. بەو پێی بەشی زۆری خەسڵەتەکانی تیرۆری کلاسیکیان تێدایە. ئەو شارەزایانە پێیان وایە لە ڕوویەکەوە ئەم تیرۆرە مۆدێرنە ترسناکترە لە تیرۆرە کلاسیکەکە، چونکە تیرۆریستان چارەنووسیان بە کوشتن یان گرتن یان خۆشاردنەوەی هەمیشەیی کۆتایی دێت. بەڵام ئەنجامدەرانی هەڵکوتانە سەر و پەلاماردان و تەقەکەر بە پشتبەستن بەهێز و سامانی باوکیان بێباکانە بە بەرچاوی یاسا و حکوومەتەوە دێن و دەچن و هەمووان دەستەوەستانن لە ئاستیان، چونکە ئەوان کوڕ و پاسەوان و کەسی نزیکی بەرپرسانن.